ئەوەی بینن لە ئێستادا دووبارە سلێمانی بە ئامانجگیرە. سلێمانی شەوێکی سەختی لە ژێر هێرشی درۆنەکان بەڕێکردو خەڵک تووشی دڵەڕاوکێ بوون بە شێوەیەک لە ماوەی چەند کاتژمێرێکدا زیاتر لە 6 هێرشی درۆنی ئەنجام دران. بە پێی ڕاگەیەندراوێکی دەستگای ئاسایشی هەرێم شەوی 8 مانگ بە 4 درۆن هێرش کراوەتە سەر بارەگای هێزەکانی هەفتا و 2 هێرشی درۆنی دیکەش بۆ سەر بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە سلێمانی. لە ئەنجامدا جگە لە زیانی مادی هیچ زیانێکی گیانی نەبووە. دوای ڕاگەندراوەکەی دەستگای ئاسایش 2 هێرشی درۆنی نوێ بۆ سەر بارەگای هێزەکانی هەفتا و نەتەوە یەکگرتووەکان زیادی کردو بەم هۆیەوە ژمارەی هێرشەکان بۆ 8 هێرش بەرز بووەوە. پەیام لە نزیکەوە دیمەنی هێرش و بەرپەرزدانەوەی هێزە ئەمنیەکانی تۆمار کردووە و ئاشکرای دەکات ژمارەیەک درۆن پێش ئەوەی ئامانجەکەیان بپێکن تەقێنراونەتەوە. باش برا بە ڕێزەکەم وڵای من ڕاستیەکەی لە ماڵەوە بووین گوێمان لە سەوتێکی زۆر بوو پەنجەرەکان لەریەوانێ هەست مناڵەکان هەستیان بە ترسێکی زۆر کێرەیتر کە هاتینەم بەرەوە لە شەسێکە سێرەکەنە و بینایی پشت و تێتانیتانیک لا بە دیوارێکی ڕووخاوە و هەستمان کرد بە درۆن لێیاننا ئیتر ڕاستیەکەی ترسێکی زۆر کەوتۆتە مەنتیقەکەوانێ ئەوە خۆشتانە بینن بە چای خۆتان هەموو تانیتانی گوڵۆ پشتەکان هیچی هەمی کوژاوەتەوانێ بەس الحەمدوللا زەرەر و زیانی مادەی بووە بەس گیانینە بۆ سپاس بۆ خوای گەورە. وڵا تەقیەوە بەهۆی ئەم ئاڵۆزیانەوە خەو لە چاوی بەشێکی زۆر لە دانیشتوانی سلێمانی تۆراو تا کاتی پارشێ و نوێژی بەیانی لە بێداری دامانەوە کاسبکارانیش باز لە دۆخانە ئارامەکەی شار دەکەن کە بەهۆی جەنگی ئەم دواییەوە یەخەی سلێمانی و هەرێمی کوردستان بەرنادات. ئەم شەشێکی زۆر ئاڵ بەڕاستی خەڵش لەژا بوو داغەرم لە خوای گەورە خوای گەورە ماپارێزە لەم بەڵایە داواکەی لە هەموو وڵاتان چارەسەرێکی ئەمۆز ئەمکەن ئێمەش بە دەردی وڵاتەکانی کەمالێنێت ئێمە نەتەوەیەکی ئاشتی خوازی زەرۆزیانمان بۆ شکە بۆی وڵاتێک و بۆی دراوسێک و بۆی کەسێکیش نەبووە. گوێمان لە دەنگی تەخەکە بوو زۆر نزیک بوو بەڕاستی پێمان ناخۆشە ینی بەبێ چۆکارێس هێرشەکرێتە سەر سلێمانی کە بێلایەنە لە شەڕەکەی بەڕاستی ناخۆش بوو. گوندی زرگوێزەڵا یەکێکی دیکە بوو لەو ناوچانەی لە هێرشەکانی سەر سلێمانیدا پشکی شێر و قوربانیەکانی بەرکەوت بە شێوەیەک بەهۆی هێرشی موشکیەوە پێشمەرگەیەکی کۆمەڵی زەحمەتکێشان بە ناوی ئاکۆ ڕەحیمی گیانی لەدەستدا و 2 کەسی دیکەش بریندار بوون.